بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سڵاوی خوای گەورەتان لێ بێ و دووبارە لە خۆشی و شادی دابن. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باس و خواسی ئەمڕۆماندا باز لە هاندان بۆ کارکردن دەکەین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەکێک لە هاوڵانی خۆی دەفەرمێت ئەگەر ڕۆژی قیامەت بەرپا بوو تۆش خەریکی یا سەرقاڵی چاندنی نەمامێک بووی ئەوە هیچ ناومێد مەبە و هەر خەریک بە و بەردەوام بە لەسەر کاری خۆت. ئیمامی عەلیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت سوێن بەخوا گەر بچم لەو شاخانە تاوێرە بەرد بشکێن و بیهێنم لە بازاردا بیفرۆشم لام خۆشەویستتر و چاکترە لەوەی چاوەڕوانی دەستی خەڵکی بم. مامۆستای کوردان زانای پایە بەرزی کورد مامۆستا سەعیدی نورسی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ سێ هۆکار یا سێ نەخۆشی هۆکاری لە ناوچوون و پەرتەوازەیی و دواکەوتووی ئوممەتی ئیسلامی و کوردن. ئەوانیش نەزانی لە زانستدا دووبەرەکی لە ناوخۆدا تەممەڵی لە هەوڵدان و کارکردندا. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێک بەردەوام گەنجێک دەبینێ لە مزگەوتی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم خەریکی عیبادەت و نوێژکردنە. پێی دەفەرمێت تۆ چ کار و کەسابەتێک دەکەی یا کێت دەجێنێ؟ گەنجەکەش دەڵێ من هەر خەریکی عیبادەت و ڕووکردنە قیامەتی خۆمم، برایەکیشم هەیە لەو دەشتە خەریکی مێوچاندن و دوورینەوەی گیا و پوشە و دەیفرۆشێ و یارمەتی من دەدا و بەو شێوە منیش خەریکی عیبادەتی خۆم دەبم. ئیمامی عومەریش دەفەرمێ سوێن بەخوا براکەت لای خوا لە تۆ خۆشەویسترە چونکە ئەو توانی بێتی دنیا و قیامەت پێکەوە گرێ بدە. ئیسلامی پیرۆز گرنگیەکی زۆری داوە بە کار و کارکردن و کرێکار و ڕێزێکی زۆری بۆ داناون و بە توندیش دژی ئەو کەسانە دەوەستاوەتەوە کە ئیهمال و تەمەڵن و چاوەڕێی دەستی کەسانی دیکە دەکەن. بۆیە پەیامبەری بەڕێز صلی الله علیه وسلم دەستی کرێکارێک بەرز دەکاتەوە نیشانی هەموو جیهانیانی دەدات و دەفەرمێ دەستی کارکردو و ماندوو بەڕێزترە لای خوا لە دەستێک کە هەر وەردەگرێت و داوا لە خەڵکی دەکا. لەم بەرنامەیەدا باز لە گرنگی و فەزڵی کارکردن لە ئیسلامدا دەکەین و ڕۆڵی کارکردن لە بەرەو پێشبردنی کۆمەڵگەکاندا. ئیسلام چۆن باز لە کەسانی ئیشکەر دەکات و دژی ئەو کەسانە دەوەستێتەوە کەوا ئیش ناکەن. ڕاستکردنەوەی ئەو تێگەیشتنە هەڵەیە کە پێی وایە ڕزق و ڕۆزی لەلایەن خودداوە بۆ مرۆڤ دیاریکراوە و پێویستە مرۆڤ پاڵ بداتەوە و چاوەڕێ ئەو ڕزق و ڕۆزیە بکات. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سیروان مەحموود مامۆستای ئاینی کوردە مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. سوپاسانەکەم. بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. حمد و سپاس بۆ پەروەردگار و درود و سڵاوات بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری پێشەوە عەلەیهی الصلاة والسلام. داواکەین لە خوای میهرەبان قسەکانمان بۆ خوا بێ، قسەکانمان شوێنی خۆی بگری و بچێتە دڵەکانەوە و بچێتە گوێچکەکانە و لە دڵەکاندا ئاسەوار و شوێنەواری خۆیان جێبهێڵێ. زۆر باشە مامۆستایان پێم خۆشە باسێک لە کارکردن و کرێکار بکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن باز لە چەمکی کارکردن و کرێکار دەکات؟ بەڵێ مسەرەتا بەڕاستی ئەمەیە بۆ هەموو موسڵمانێک و بۆ هەموو ئیسلام خوازێک و هەموو بۆ هەموو کەسانێکی ملتەزیم یەک خاڵەیە پێشەکی باسی کەم ئیسلام لەگەڵ تەنبەڵیدا نییە. ئیسلام دوورە لە تەنبەڵی، لە تەوەزەلی، لە کەسل و هەروەها لە پاشەکشە لە هۆکارەکان لە بژێویەکان کەوا ئینسان بەڕاستی بچێتە پێشەوە. ئەم ئیسلامی ئێمە خوای میهرەبان سوبحانە وتەعالە لە چەندین دەقدا ئاماژە بە ئیماندارانەکە و تەبلیغ بە ئیماندارانەکە و تەوجیهاتیان پێ ئەداکەوە ئەم ئیماندارانە هەڵبستن بە دوای ڕزق و ڕۆزی خۆیان بکەون. لێردا خوای میهرەبان کە کاتێک ئاماژە بەوە ئەکا وەفی سەمائی ڕیزقوکم وما توعەدون، ڕیزقی ئێوە لە ئاسمانە. ئایا ئێمە چی بکەین لەم حاڵەتەدا؟ لەم حاڵەتەدا ئینسانی موسڵمان بەدەیان فەرمایشتی تر هەیە کە خوای میهرەبان تەبلیغمان پێ ئەکا و ئاگادارمانەکاتەوە ئێمە لەسەر زەویدا هەوڵ و جوهد و تێکۆشان بکەین. بۆچی؟ بۆ ئەوەی ئەم ڕزقی خوای میهرەبان بۆی دیاری کردوین ئێمە بەدەستەکانی خۆمان بەدەستی بێنین. لە دوای ئەوەی کەوا لە قەدەر و لە قەزای ڕەب العیزەدا میقدارێک دیاری کراوە ئێمە ئەبێ بەڕاستی خۆمان هەوڵ بدەین ئەم ڕزقی خوای میهرەبان بۆی دیاری کردوین بەدەستی بهێنین. کەواتە ئێمە لە ئیسلامدا ئەبێ زۆر بەڕوونی تێبگەین و زۆر باش فێر ببین و زۆر بە باشی معلوماتمان هەبێ
ئیسلام تەمبەڵی ناوێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆر دەقدا ئاماژەی بۆ کردو ئینسانی موسڵمان ئەبێ هەمیشە هەوڵ و جوهوددا تێکۆشان کە بۆ بەرەسێنانی ڕزقی لە ڕۆژەکانی هەفتەدا یان لە هەفتەکانی مانگدا یان لە مانگەکانی ساڵدا یان لە ساڵەکانی گشت ساڵەکانی عمری ژیانی مرۆڤدا ئینسانی موسڵمان هیچ ڕۆژێکی نییە پاڵی لێ بداتەوە واتانە چێ بە دوای ڕزق و ڕۆزەکەیدا. گەورەترین ڕۆژێک لە ڕۆژەکانی هەفتە کە بریتێ لە ڕۆژی جومعە. ئەم ڕۆژی جومعەی کەوا خوای میهرەبان سوبحانەهو وتەعالە ئەفەرمێ فەسعەو ئیلا ذیکری الله، ئێوە بە هەڵەداوان و بە سورعەت و بە پەلە وەرن بۆ زیکر و بە یادی من. خوای میهرەبان سوبحانەهو وتەعالە کە ئەفەرمێ وەرن بۆ یاد و بۆ زیکر و بۆ بیرخستنەوەی من، فەسعەو بە گورج و گۆڵی بە ئازایی و بە تەمبەڵی مەیەن. لە دوایەوە خوای میهرەبان ئاگادارمانەکاتەوە ئەفەرمێ هەر کاتێک ئێوە نوێژی جومعەتان ئەنجامدا چی بکەن؟ بەسەر زەویدا بڵاو ببنەوە، بەسەر زەویدا ئێوە هەمووتان بڵاو ببنەوە دامەنیشن، تەمبەڵی ڕووتان تێ نەکا لە مزگەوتە خەریکی سوبحان الله و لا ئیلاهە ئیلا الله و سەربادان و ئەم جۆرە حاڵەتانە بن نەخێر. خوای میهرەبان سوبحانەهو وتەعالە ئەفەرمێ ئێوە مادام جومعەتان ئەنجامداوە بە پەلە هاتون بۆ جومعە، لە دوای ئەوە ئێوە هەستن بگەڕن بەسەر زەویدا بۆ ڕزق و ڕۆزێکەتان. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆر حاڵەتدا هانی خەڵکی داوەکەوە هەستێ بەلای ئیش و کارەکەیدا بڕۆ. تەنانەت ئەم پێغەمبەری نازارە عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی بۆ ئینسانێکی موسڵمان زۆر شایستەیە، زۆر ڕێزدارە، زۆر جوانە، زۆر خێرە. چی؟ ئەگەر ئەم ئینسانە موسڵمانە حەبلێک بدا بەشانیدا بچێ لە ئەم دەشت و دۆڵ و چیایانە دارێک ئیتر هەر ئەداواتێکەوە پارە بکە بیهێنێتەوە بۆ شار و بۆ ئەم شوێنێکەوە ئەم شتەی دەهێنێتەوە پارەی پێ پەیدا بکە بیفرۆشێ، زۆر لەوە باشتر و خێردارترەکەوە دەست لە خەڵکی پام بکاتەوە داوا لە خەڵکی بکە ئاخۆ خەڵکی پێی ئەدەن یاخود پێی نادەن. کەواتە ئێمە ئەگەر بێت و دیقەت بگرین لە دەقەکانی ڕەب العیزە سوبحانەهو وتەعالە و لە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و لە ژیانی سەرجەمی پێغەمبەران و هەروەها ژیانی سەحابەکانیش، ئێمە لە دوای ئەنجامدا بۆمان دەرەکەوێت ئیسلام لەگەڵ فەقیری نییە، عەفوەن لەگەڵ تەمبەڵی نییە، و هەروەها پشگیری تەمبەڵیش ناکە. بۆ ئەگەر لە هەموو ئەدیان و بەرنامە و پرۆگرامەکاندا تەمبەڵی سوچێکی هەبێ و جێگای بێتەوە، لە ئیسلامدا ئەکید بە جێگای نابێتەوە. بۆ لەبەرەوە ئێمە بەدەیان دەق و ئاەتمان هەیە کە خوای میهرەبان هۆکار چێت لە ژیانی ئێستەی موسڵماناندا وەکو جەناب دەفەمی لە هیچ ئاین و فەلسەفە و بیر و باوەڕێکی دیکەدا تەمەڵیەگە سوچێکە بێ ئەوە لە ئیسلامدا ئەو سوچەشی بۆ نێڕاوەتە، بەڵام لە ژیانی ئەمڕۆی موسڵماناندا تەمەڵی پشکی شێری تەمەڵی بۆتە دیاردەیەک لە دیاردە هەرە بەرچاوەکانی نێو ژیانی موسڵمانان. بەداخەوە موسڵمان تەمەڵیەش نییە کە لە چاو ئەوروپایەوە هێندە دوای خستوین. بەداخەوە موسڵمان هەروەکو چۆن لە سەرەتادا پێشەنگ بووە و ڕابەر بووە و قسە بەدەست بووە و فەرمان بەدەست بووە و ڕاپەڕاندنی هەموو کارەکان لە ئەسڵۆی بووە. بەداخەوە ئیمڕۆ جیهانی موسڵماناندا لە ناو ئیمانداراندا بەرەو بە داداچوونێک ئەبینی یاخود بەرەو دواچوونەوەی ئەبینی کە بەڕاستی زۆر جار ئەبینی تێگەشتنێکی هەڵە بەرامبەر بە دەقەکان کە ئێمە کاتێ خوای میهرەبان باسی ڕزق و ڕۆزیمان بۆ ئەکا ئەمەنی ئێمە پاڵی لێ بدەینەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بینیوە کۆمەڵە خەڵکانێک لە مزگەوتدا دانیشتون. باشە کە دانیشتون پێغەمبەری خوا پرسی ئەمانە چین لێرە؟ فەرموویان ئەمانە ئەهلی تەوەکولن، یعنی هەر دانیشتون وەڵێ خوا ئێمە تەوەکوڵە خەینە سەر خوا و خۆ ئەڕزقمانەدا و خوا هۆکارەکانمان بۆ ئەڕەخسێنین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی نەخێر، ئێوە ئەهلی تەوەکول نین، ئێوە ئەهلی خواردنن، ئێوە لێرە عیبادەت دەکەن و خەڵکی خواردنتان بۆ دێنێ، هەستم چن بەلای ئیشی خۆتانەوە. ئەم تەمبەڵی تەوەزەلێت چی ڕووی لە ئێوە کردو؟ بۆیە موسڵمان خاڵێکیانەوەی کە لە ڕاستیدا بە هەڵە دەقەکان تێگەیشتووە کە ئەمیش کە ئەڵی خوای میهرەبان ڕزقدەدا، ڕاستە ڕزقمانەدا و ئەبێ یەقینیشمان وابێ و ئەبێ لە سەیاسەتیش ئێمە وا دامەزراوە بین کەوا خوای میهرەبان ڕزقمانەدا، بەڵام خۆ ئەم ڕزقە نابارێتە ناو ماڵەکەت ئەگەر خۆت هەوڵی بۆ نەدەی، ئەگەر خۆ جوهد نەکەی، ئەگەر خۆ نەچی بەلای ئیش و کارەکەتەوە. کەواتە ئینسانی موسڵمان ئەبێ هەمیشە بڕوا بەدەم وەسیلەکانەوە، بەدەم هۆکارەکانەوە. پێغەمبەری خوا فەرموویەتی ئێوە قەت تەمبەڵی ڕووتان تێ نەکە وەسوور بن لەسەر ئەم ئیشان لەو شتانەی کەوا سوودتان پێ ئەگەیەنێ، قانجاستان پێ ئەگەیەنێ.
ئایا منێکی مسلمان یاخود خوشک و برایەکی مسلمان کە کاتێک تەمبەڵە ئەو پێچەوانشەوە فعال و چالاکە کامیان سوودی پێ ئێگا بە دڵنیایەوە ئەو کاتێک کە فعالە و چالاکە و ئەچێ بەدەم ئیش و کارەکەیەوە کەواتە ئەمە وەسیەتی پێغەمبەرەکەمانە پێغەمبەرەکەمانە فەرمێ ئێوە تەمبەڵ مەبن سوور بن لەسەر ئەو ئیشانەی کەوا سوودتان پێ ئێگەیەنێ و قانجاسی بۆتان هەیە کەواتە ئەمەی مسلمان بەڕاستی نابێت تەمبەڵی ڕوومان تێ بکە و هەروەها ئەو خاڵ و فاکتەر و هۆکارانشی کەوا وای لە ئێمە کردووە کە تەمبەڵ بین تەوەزەل بین بە دوای ئیش و کارەکانماندا نەڕۆین ئەبێت لە ڕاستیدا وازی لێ بهێنین چونکە لە ئیسلامدا لە ڕاستیدا شتی واجگای نابێت. زۆر باش مامۆستا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باسییان لە پێگە و فەزلی کارکردن و کرێکار کردووە یان چۆن هانی مسلمانانیان داوە کە هەمیشە لە کار و کۆش و زەحمەت و ماندووبوون دابن. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام زۆر دەقی هەیە ئەم بابەتەمان زۆر بە جوانی بۆ ڕوونەکاتەوە. یەکێک لە ئەوانە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ڕۆژێک لەگەڵ کۆڕی یاوەرانی وەستا بوو پیاوێک زۆر بە گورجی بە سەریعی بە پەلەپەل تێپەڕی بەلایەن هەندێک لە سەحاب وەکو تەنسێک وەکو چۆنەڵی ڕەخنەیە گوتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر ئەم ڕۆیشتن و ڕێکردنە لە پێناو خوادا بووایە واتە لە پێناو غەزا و جەنگ و قیتال بووایە چنێک ئیشێکی باش و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی ئایا بە سێش جوابی دایەوە فەرمووی ئایا ئەو پیاوەی کەوا دەرئەچێ بۆ بەخێوکردنی مناڵە بچووکەکانی دەرناچێ فەرموویان بەڵێ فەهوە فی سەبیل الله فەرمووی ئەوە لە ڕێگای خوایە. جارێکی تر فەرمووی ئایا ئەم کەسی کەوا دەرئەچێت لە پێناو بەخێوکردنی دایک و باوکە پیرە بە ساڵ چۆکەیدا دەرناچێت بۆ ئەوەی نەفەقەیان کێشێ فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری خوا دەی فەرموو ئەوەش لە ڕێگای خوایە. جارێکی تر هەر لە هەمان فەرموودەدا ڕوونی ئەکاتەوە فەرمووی ئەم پیاوە کە دەرئەچێ بۆ ئەوە دەرناچێکەوە پێداویستەکانی خۆی جێبەجێ بکات و چۆنەڵی پێداویستەکانی خۆی پڕکاتەوە و عیفەت و پاکێتی و ئەستۆپاکی خۆی بسەلمێنێ و دەست لە هیچ کەسێپان نەکاتەوە فەرموویان بەڵێ ئەی پێغەمبەری دەی فەرمووی فەهوە فی سەبیل الله ئەمە لە ڕێگای خوایە. بۆیە براکەم پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام فەرمووی باشترین دینارێک کەوا ئینسانی مسلمان بیبەخشێ بۆ ماڵ و مناڵەکەی ئەو دینارێکەوە بەدەستی خۆی پەیدای کردبێ و باشترین خێر و سەدەقەیەک پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ ئەو خێر و سەدەقەی ئینسان بەدەستی خۆی پەیدا بکە. دەی خۆ بە هەوەنتنێکەوە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ دەستی بەرز زۆر خێردارترە زۆر چاکترە لە دەستێکی نزم. یعنی چی دەستی بەرز؟ دەستی بەرز واتە ئەوەی ئەبەخشێ دەستی نزمیش واتە ئەوەی وەریەگرێ. پێغەمبەری خوا فەرمێ دەستی بەرز دەستی عولیا زۆر باشتر و خێردارترە لە دەستێکی نزم کەوا وەرئەگرێ. بۆیە پێغەمبەر فەرمێ باشترین کار و کردەوەیەک کە ئینسان بیکە ئەو ڕزق و ڕۆزەیەکەوە بەدەستی خۆی پەیدای کردووە. تۆ سەیری ژیانی پێغەمبەران کە لە کاتێکا کەوا پێشەنگ بوون لە کاتێکا کەوا لەگەڵ ئاسماندا بینیان خۆش بوو و نیکەی ئاسمانیان بۆ هاتووە لە کاتێکا کەوا هاوڕێ و هاودەمەکەیان جیبریل بووە لە کاتێکا کەوا ئەم پێغەمبەرانە پێشەنگی خەڵک بوون لە کاتێکا ئەم پێغەمبەرانە ڕێگا ڕۆشنکەرەوەی خەڵک بوون لەگەڵ ئەوەدا ئابینی هەر پێغەمبەرێک بۆ خۆی ئیشێکی هەبووە بە تایبەتی ئەگەر بێتە سەر ئیشی شوانی و ئاژەڵداری و ئەمانە ئەکسەری پێغەمبەرانی خوا کردویان تەنان بە پێغەمبەری خواشەوە عەلەیهی السەڵات وەسەلام کە فەرموویەتی من لە مەکەدا بە چەند درهەمێک شوانیم کردووە. یاخود پێغەمبەر داوود یاخود پێغەمبەر زەکەریا هەرێکیانێکیان ئاسنگەر بوو یەکیان نەجار بووە کۆی پێغەمبەرانی خوا لەسەر ئەم هەموو ئیش و کارە بانگەوازی و دەعاویکەوە هەشیان بووە لە پاڵ ئەمەشدا دانەنیشتونکەوە ئەم کەسانی کەوا شوێن کەوتەیانن و ئەمانێکەوە ئیمانیان پێهێناوە خزمەتی کەن. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام هیچ ڕۆژێک تەنانەت زەکاتیشی وەرنەگرتووە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام تەنانەت چۆنەڵێ ئەهل و بەیتەکەشی قەدەغەی کردووە کەوا زەکات وەربگری. ئەمە چیمان پێڵێ ئەومان پێڵێ کەوا بەڕاستی هەوڵدان بۆ کەسابەت فەزلێکی باشە و ئیشێکی گەورەی ئەبێ ئینسانی مسلمان هەمیشە هەوڵ بدە. بەڵێ مامۆستا بەشێ لە زانایانی ئیسلام لە ڕاوەی ئایەتی وەما خەلەقت الجینە والئینسە ئیلا لیعبودون ئەفەرموون کە مەرج نییە بۆ منە مرۆڤ ئەگەر تەواوی ژیان ئەو عیبادەتانەی کە کردوویەتی کۆی کەیتەوە ناگاتە بۆ منە 1/6 هەموو تەمەنیشی. بۆیە ئەفەرموون هەموو ئەو کار و کردەوە و قسە و گفتارانی کە مرۆڤیکە هەرچکێ ئەرکامێکیان سنووری خوا نەبەزێنێ ئەوە پێگوترێ عیبادەت. ئەتوانین ئێمە بڵێن کارکردن و ماندووبوون ئاوەدانکردنەوەی زەوی نەمام چاندن باغ دێران ینی بۆ منە بژێوی پەیداکردنی ماڵ و منداڵ ئەمانە ژەر ئەچنە چوارچێوەی عیبادەتی خواوە. عیبادەت پەرستشی ڕەبوولعیزا چەمکێکی فراوانە زۆر جار ئێمە بەداخەوە زۆر بە بچووکی لێ تێگەیشتوین و ئەم بچووک تێگەیشتنە ژوای لێکردوین لە زۆر حاڵەتدا کە ئێمە
تەمبەڵیمان بۆ دروست ببێ یاخو چۆنەڵی پەرتەوازەیمان بۆ دروست بێ. عیبادەت چییە؟ هەر قەولێک وارە عەمەلێک خوای مێهرەبان پێی ڕازی بێ و پێی خۆش بێ و موافقی شەرعی ڕەب العیزە بێ، ئەمە پێڵەن چی؟ پێڵەن عیبادەت. عیبادەت هەر ئەوە نێتۆ لە مزگەوتان نوێژکەی، عیبادەت هەر ئەوە نێتۆ بە ڕۆژوبی، عیبادەت هەر ئەوە نێتۆ حەجکەی یاخود عەمرەکەی، وەکوی ئەم شتانەی کەوا زۆر زائیدە لە ناو خەڵکیدا. عیبادەت چەمکێکی فراوانە، هەر شتێک ناشەرعی تێدا نەبێ و هەروەها قەول بێ یاخود عەمەل بێ و پێچەوانەی شەرعی ڕەب العیزە نەبێ پێی ئەگوتێ عیبادەت و پەرستش. هەوڵدان بۆ ماڵ و منداڵ، هەوڵدان بۆ نەفسی خۆت، هەوڵدان بۆ دابینکردنی بژێوی خەڵکی تریش، هەموو ئەم جۆرە جانیبانە لە ڕاستیدا پێی ئەگوتێ عیبادەت. جاخۆ ئەگەر ئێمە عیبادەت لە نوێژێک و لە دەستنوێژێک و لە ئاەتێک و لە حەج و لە عەمرەیەکدا کورکەینەوە بەخۆ ئەمە هیچمان نەکردو. ئێمە لە شەو ڕۆژێکدا 5 نوێژ ئاخر 5 نوێژ فریامان ناکەوێت ئەگەر شتی تری لەگەڵدا نەبێ. ئێمە لە ساڵێکدا نەک لە ساڵێکدا لە تەمەنماندا حەجێک ئەوخۆ ئازانێ لەو سەریشەوە چی ئەەکەین و کاتینەوە ئێرە چۆن ئەدای نمایشی حەجەکەی خۆمانەکەین. ئەگەر وابێ لە ڕاستیدا ئێمە کشتێکی زۆر کەممان کردووە. ئەگەر ئێمە چەند ئاەتێک ببێتە کامڵبوون بۆ ئەوەی کەوا خوا لێمان ڕازی بێ، لە ڕاستیدا شتێکی زۆر کەممان کردووە. بۆیە ئێمەی موسڵمان لە خاڵێکی زۆر بچووکەوە تاوەکو خاڵێکی زۆر گەورە هەمووی ئەبێتە عیبادەت ئەگەر پێچەوانەی شەرعی ڕەب العیزە نەبێ سوبحانەهو وتەعالە. هەر قەولێک وارە عەمەلێک لەگەڵ شەرعی خوادا یەک بگرێتەوە سوبحانەهو وتەعالە پێی ئەگوتێ عیبادەت. بۆیە هەر شتێک کە حەڵاڵ بێ و دروست بێ و کەسابەتێکەوە جانیبی حرامی تێدا نەبێ و پێشێلکردنی مافی بەرامبەری تێدا نەبێ و بەرتیل و ڕۆژۆ ئەم جۆرە بابەتانی تێدا نەبێ ئیلا ئەبێتە مایە عیبادەت. جا بۆیە وەکو وتیشم یعنی باشترین خێرێک ئەوەیە کەوا ئینسان بەرەستی خۆی بیکات لەو کەسابەتی کەوا کردوویەتی. من هیچ ئازایەتی نییە کەوا تۆ چەند دۆلارێک یاخود چەند پارەیەکم بۆ بهێنی من بچم بیکەم بەخێر، ئەمن وەسیلەیەکم لەو بینەدا باشە ئەی چەندێک گەورەیە ئەگەر ئەم خێرە لە گیرفانی من دەرچێ لە کەسابەتی من دەرچێ. بۆیە لە ڕاستیدا عیبادەت چەمکێکی فراوانە و تێگەشتێکی قوڵی دەبێ و هەموو جانیبەکان کەیەوە ئێمە ئەنجامی ئەدەین ئەگەر لەبەر خوا بێ و بیدعە و بیدعەکاری و چۆنەڵی زیادە ڕەوی تێدا نەبێ ئیلاوە ئەبێتە عیبادەت و لە ڕۆژی قیامەتدا ئەبێت زارە و زەخیرە بۆمە. مامۆستا شانازیکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە کاروکردەوەی خۆی و پێغەمبەرانی برای بەر لە خۆیەوە چه ئاماژەیەکی تێدایە بۆ ئێمە لە کاتێکە زۆر جار لای موسڵمانان کارکردن و کرێکاریکردن و کۆمەڵی ئیش هەیە مای شوورەی و نەنگیە، ینی مرۆڤ شەرمەکە لە نێو عایلەیەکە یام لای کۆمەڵی برادر بڵێ بۆ منە من ئەمیشەکەم یا ژنێ لە کۆڵانە بڵێ مێردەکەم فلانە ئیژەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشکراڵێ من مەڕداریم کردووە، من شوانی مەڕ بوو، من بازرگانیم کردووە. پێغەمبەرانی تر هەندێکیان ئاسنگەر بوون و دارتاژ بوون و شوانی مەڕ بوون. ئەمە چه ئاماژەیەکی بۆ ئێمە تێدایە؟ ئەگەر ئێمە بە وردی لە سیرەت و لە ژیان و لە منهەجی پێغەمبەران ئاگادار بین ئەو کاتە ئێمە هەر ئیشێک بگرینە دەست دڵنیا بین لی پەشیمان نابینەوە و ئیشەکەشمان بە سووک و بە چۆنەڵی بە بێنرخی نایەتە بەرچاومان. سەیری پێغەمبەران کە 124,000 پێغەمبەر لە نێوانیاندا ئەم پێغەمبەراندا بەژەم بە دووچینەوە نەبی لەگەڵ ڕەسوول. ئەم پێغەمبەرانە ئەگەر سەیری منزڵ و پلە و فەزلیان کەین لە چاو ئێمەدا زۆر پلە و فەزلیان گەورەیە. باشە بۆ پێغەمبەرێک پێی شەرم نەبوو شوانی کردووە، بۆ من پێم شەرم پێ عەرەبانەیەک پاڵ بنێم. ئایا شوانی وەکو مەعیشەت و کەسب شوانی بەرزترە یاخود عەرەبان پاڵنانێک یاخود دوکانداریەک یا چۆڵی هەر ئیشێکی ترکەوە خوشکوبراکانمان ئێستا کە سەیرمانەکەن هەر ئیشێکی هەیە ئایا شوانی لە ڕووی ئیشەوە چۆنەڵی خەڵکی بە شێوازێک زۆری سەیری ئەکا یاخود ئەم ئیشانێکەوە ئەم خوشکوبرایانمانکەوە لە بازار و لە شوێنی کڕین و فرۆشتنەکاندا هەوڵ ئەدەن بۆ دابینکردنی مەعیشەت و ژیانیان. بۆیە ئەگەر سەیری پێغەمبەران کە ئەم پێغەمبەرانە کە کردویانە نەشیان شاردۆتەوە واتە شانازیان پێوە کردووە. سەیری پێغەمبەری خوا بکە فەرمێ من شوانیشم کردووە. باشە پێغەمبەر زەکەریا نەجار بووە، پێغەمبەر داوود چی بووە، ئەم پێغەمبەرە چی بووە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێزگە لە دوای شوانەکەی بازرگان بۆ نوێنەری خێزانەکەی بووە. یعنی ئێمە هەر ئیشێکمان هەبێ برای من هەر ئیشێکمان هەبێ ئەگەر ئەم ئیشە ئێمە لەبەر خوا ئەنجامی بدەین و پاشانیش نێتێکی حەڵاڵمان هەبێ و ئیشەکەمان حەڵاڵ بێ و پاشانیش ئەم ئیشە بۆ دابینکردنی نەفەقەی خۆمان و ماڵ و مناڵمان بێ و نەفەقەی ئەو کەسانش کە لە سەرمانە لە ڕاستیدا هیچ شەرم و شکۆیەکی لەسەر نامێنێ.
ئەوە شەرمەکەی ئینسان دابنیشێ ئەگەر لە خانوویەکی چۆنڵی چەند قات و باڵخانە و تەلارێکی زۆر بەرزیداوی خەڵکی خێری پێ بکە ئەمە شەرم ئەمە ناشیرینی ئەمە لەکەیە بۆ ناوچوانی مسلمان بەڵام ئینسانی مسلمان بەڕاستی زۆر گەورەیەکەوە هەوڵ بدا خۆی نەفەقی خۆی دابین کە من زۆر جارکە ئەبینم لەم کوچە گۆڵانانی خۆمان لەم بازاڕانە ئەبینم پیرێک علاگەیەگە فرۆشێ من لە ناخەواز بە شەرمەزاری یەکەم بەڵام لە جانیبێکی ترەوە حەزەکەم چم دەستەکانی ماسکەم حەزەکەم چم ڕیشی ماسکەم حەزەکەم هەرچی لاشێ هەیە ماچیکەم بۆ لەبەرەی ئەم پیرە قەناعەتێکی هەیە کە گەیشتۆتە ئەم ڕادەیەی هەرچەندە خاوەن ئەزمون و تەمەنی و چۆنڵی ساڵێکی زۆرە بەڵام ئەم ساڵداری و تەمەنداری و ئەزمونیە وای لێ نەکردوکەوە لەم ئیشە بچووکەی خۆی سڵ کاتەوە شەرمکە باشە لەوە شەرمەکە کە خەڵکی خێری پێ بکە لەوە شەرمەکە کە خەڵکی چۆنڵی دەستی بگرێ یەک نمونەی بەسیط بۆ برای خۆم بژێڕمەوە من لە ئەم ڕەمەزانی ڕابردوو خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵکە چەند خێر و سەدەقەیەک هاتە دەستی منەوە وەکو نمونەیە گەیڵێم بە شوێنێک ڕۆشتم لەم نزیکانە بینیم پیاوێک سەوزە ئەفرۆش سەوزە ئەم کەرەوەزە ئەم جۆرە بابەتانە ئەیفرۆشت چەند دەستێکی لەبەردەما بوو منیش دابەزیم لە سەیارەکە چوون بۆ لای مەبلەغی پارەم بۆ برد وەری نەئاگرت باشە لە حاڵەتێکە ئەم پیاوە دانیشتووە بەم گەرمایە دوای عەسر و هەروەها لەبەر هەتاو بە ڕۆژوو تەمەنێکی زۆر ئەبینم وە سەوزە ئەفرۆشێ قەناعەت نەبووکەوە پارەکەی من وەربگرێ کە خۆم نەبووی خەڵک بووە من بە زۆر پێم داوە جا لەبەرەوە قسەکەم ئەوە یعنی پیاوێک بگاتە ئەو ڕادەی سەوزە فرۆشتنی لەوە پێگەورەتر بێ پارە لە من وەربگرێ یاخود لە موسڵمانێکی تر بەڕاستی جێگای شانازیە بەڕاستی جێگای سەربەرزیە بۆیە من لێرەوە ئامۆژگاری هەموو خوشک و براکانی خۆمەکەم هەر ئیشێکیان هەیە هەر کەسابەتێکیان هەیە مادام حەڵاڵە زۆر گەورەیە مادام بۆ دابینکردنی ماڵ و مناڵەکەیانە زۆر گەورەیە مادام بۆ ئەوەیەکەوە ئیلا منەتباری خوا بن زۆر گەورەیە زۆر خەڵکی هەیە سەرمایەدارە ملیارلێرە پارەیەکی زۆری هەیە بەڵام چۆنەڵی بەجانیبی حرام پەیدای کردو ڕووی نایە لە هەندێک شوێندا باسی بکە ڕووی نایە لە هەندێک شوێنە خۆی دەرخا چۆنەڵی کە دەری ژەکەوێ بە سارەی ڕەشەوە بە خەڵکی ڕەشەوە لە شوێنی ڕەشەوە لە ژووری ڕەشەوە بەم جۆرە ڕەشانێکەوە ئەیبینی لە ژیانی ڕۆژانی خۆماندا بە چەندین پاسەوان و بە چەندین حیمایە و بەچی و بەچی ئینجاواش ترس و حەزەریان یەکەوارێنە ناو خەڵکی بۆیە ئەوە گەورەی نییە ئەوە گەورەیەکەوا جوتیارێک بە گەرمایەکەوە ئیش و کارێکی فەلاحەتەکە برایەکی عەرەبانەچی برایەکی دوکاندار تەکسیەک هەر جۆرە مهێن و کەسابەتێک هەیە لە ڕاستیدا مادام ئیشەکەی حەڵاڵە زۆر گەورەیە چونکە خوا ڕێگی پێداوە خوای میهرەبانیش ئەو ئیشەی لە لاقوبوڵەکەەوە حەڵاڵ بێ کەوا دروست بێ هەرچەندە ئیشێکی گەورە ئەگەر حەڵاڵ نەبێت و خوا پێی خۆش نەبێ لە ڕاستیدا سفرە لە ڕاستیدا مایە پوچە بۆیە ئەبێ خوشک و براکانمان لە ڕاستیدا مادام ئیشەکەیان حەڵاڵە مادام ئیشەکەیان بۆ دابینکردنی بژێوی و نەفەقی ماڵ و مناڵەکەیانە بەخوا گەورەیە بەخوا زۆر عەزیمە بەخوا جێگای شانازیە بەخوا هەم لە دنیادا پێی گەورە بن هەم لە قیامەتیشدا بەڵام لە شەرتێک لەسەر بنچینەی حەڵاڵ و لەسەر بنچینەی دروستی بێ ئینشاءڵڵا زۆر باش مامۆستا لە مەجالی کرێکار و پیرۆزی کارکردن لە ئیسلامی پیرۆزدا ئاماژە بە فەرمودەیەک دەکرێت کە بۆ منە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێک دەستی کرێکارێکی ماچ کردووە دەستی کرێکارەکەی بەرز کردوەوە نیشانی خەڵکی داوە کە ئەم دەستە لای خوا زۆر پیرۆز و بەڕێزە ئەم بەسەرهاتە کە ئێمە ئێستا باز لە کرێکارەکەین وەکۆڵێت ڕاستە و یان لە بواری زەعیفی و شتایە ئەمە کە پێغەمبەری خوا ئەگوترێ دەستی کرێکارێکی ماچ کردووە بەڵ ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شێوازی کردبێ یاخو نێشی کردبێ وای دای بنێ مادام ئەم کەسە بە حەڵاڵ ئیش و کارەکە و تەنبەڵی تەوەزەلی ڕووی تێ نەکردووە و لەگەڵەوەشدا ئەم پیاوە یاخود ئەم موسڵمانە هەوڵ ئەدای احتیاجی و احتیاجەکانی لە ڕێی حەڵاڵەوە دابینکە ئەگەر پێغەمبەری خوا واشی نەکردبێ لە ڕاستیدا ئەبێ ئێمە دەستی ماسکەین من زۆر جار ئەو برانی کە کەلعادە لە بەردەمی مزگەوتەکان شتە فرۆشن زۆر جار کە خەڵک گلەیەکە ئەڵم کاکە گلەیی مەکە بەخوا من و تۆ ئەبێ زۆری مەمنون بین ئەبێ زۆر شانازیمان هەبێ ئەڵێ بۆ ئەڵم لەبەرەوەی ئەم پیاوە لە ڕێی حەڵاڵەوە کەسابەتەکەی دابینەکە لە ڕێی حەڵاڵەوە دەسەبا بۆ کەسابەت بۆیە ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەم شێوازەشی نەکردبێ ئەبێ لە ڕاستیدا ئێمە دەستی ماسکەین بۆ لەبەرەوەی بە چەندان ئیشی حرام هەیە ڕەنگە پارەشی زیاتر دەستکەوێ ڕەنگە ڕەفاعەت و سروڕیەت و دڵخۆشی زیاتریشی بۆ بێ بەڵام چونکە ئەم پیاوە لەبەر ڕەزابوونی ڕەبوولعیزا دەستی بۆ ئەم ئیشە گەورە نەبردووە بۆ ئەم ئیشە بچووکە بردووە ئەبێ ئێمە لە ڕاستیدا ئەم کارە ئەنجام بدەین و دەستێکی ئیشکار لە ڕاستیدا زۆر مبارەکترە
زۆر جوانترە، زۆر بەرزترە، زۆر پەسەندترە و زۆر خاوێنترە و زۆر خێرترە لە دەستێکی پاک و لە دەستێکی نەرم و لە دەستێکی سپی کەوا سپی بۆتەوە لەسەر خواردنی ماڵی خەڵکی یا خوسپی بۆتەوە لەسەر بژاردننی پارەی خەڵکی یا خوسپی بۆتەوە لەسەر بڕینی قوتی خەڵکی یا خوسپی بۆتەوە لەسەر دابینکردنی ژیانی خۆی لەسەر ژیانی خەڵکی و حسابی خەڵکی بۆیە لە ڕاستیدا ئەبێ ئێمە ئەوە بکەین ئەگەر پێغەمبەریش نەیکردبێ عەلەیهی سەڵات وەسەلام و ئەبێ ئێمە ئەوە بکەین لە ڕاستیدا ئێمەی هەڵگرانی دین بە تایبەتی ئێمە گەر ناوێکمان هەیە بە ناوی بانخواز و بە ناوی مامۆستاهێنی ئاینیەوە ئەبێ ئێمە بەڕاستی زۆر مەمنونی خەڵک بینکەوە هەوڵەدا کەسابەت بە حەڵاڵی بکە وەکووتم بەڕاستی ئەمڕۆ زروف و زەمانێک پەیدا بووە ئەم جانی بە حەڵاڵە ئەتوانێت جێی بهێڵێ ئەتوانێت بچێتە شوێنێکی ترەوە کە پارەشی زیاتر دەزەکەوێت کە ئیشیشی زیاتر دەزەکەوێت بۆیە ئینسانی مسلمان ئەبێ هەمیشە مەمنونی ئەو کەسانە بێ و ئیشیان بۆ بدۆزێتەوە و خۆشی ئاخاون ئیش بێ ناکرێت و ئیش بۆ خەڵک بدۆزیتەوە مەمنونیشیان لەگەڵەوەدا خۆت تەنبەڵی ڕفتێ بکە و ئیش نەکەی بۆیە ئەبێ ئێمە مەمنونیان بین و دوعای خێریشیان بۆ بکەین و پاڵپشتیشیان بین و هەروەها داوایان لێ بکەین کە ئەم خوشکوبرایانی کە هەوڵ ئەدەن کەسابەتەکەن و ئیشەکانیان لەسەر کەسابەتێکی حەڵاڵ و بنچینێکی دروستە دوعای بەرەکەتداریان بۆ بکەین. زۆر باش مامۆستا ئەو فەرمودەی کە لە پێشەکیەکەدا ئاماژەم پێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە یەکێک لە هاوڵانی دەفەرمێ ئەگەر قیامەت بەرپا بوو تۆ سەرقاڵی چاندنی نەمامێک بووی ئەوە ناومێدمە بۆ هەر بەردەوام بە پێمان دەڵێ کە مرۆڤ بە درێژایی تەمەنی تا ئەو کاتەی بە مردن ئەگا هەرە بێت لە کرد و کۆش و ماندووبووندا بێ ئای نابێ هیچ شتێک وای لێ بکات سارد بێتەوە بۆ کۆڵێ دنیا شوێنی ئیسراحەت و پاڵدانەوە ئەو شتانە نییە. ئەو فەرمایشتەی جەنابەت باست کرد فەرمایشتێکی دروست و هەروەها موژدەیەکی زۆر گەورەی بۆ ئێمە تۆ سەیری کرد یعنی کە قیامەت دێ کاڵین قیامەت دێ لە ڕەنگە لە ڕووی تەلەفوز و ئیتقانەوە شتێکی ئاسان و بەسیط بێ کاڵی قیامەت دێ یعنی پێشانەوەی ئەم زەمینە یعنی نەمانی ئەم گەردون و ژیان و ژینگەیە یعنی نەمانی ئەم هەموو شتە بەرجەستانی کەوا ئێمە لە ژیانی ڕۆژانی خۆماندا دەیبینین کە ئەڵێ قیامەت واتا لە ناوچوونی ئەم هەموو شتانی کەوا ئێمە بە ژیان و بە چاوی خۆمان بینیمانەوە ئەوەشی کەوانەمان بینیوە واتا هیچ شتێک نامێنێتەوە دەی باشە یعنی چی ئەگەر هیچ شتێک نامێنێتەوە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر قیامەتیش بێ ئەم نەمامە یاخود ئەم چڵەداریکەوە بەدەستەوەیە فڕی مەدە و بینێژە ئەم ئەومان پێڵە کە ئینسانی موسڵمان لەو دقەوەیکەوە ئەتوانێت ئیش و کەسابەتکە هەتاوەکو ئەو دقەی کە ئەگەڕێتەوە بۆ لای ڕەب العیزا هەر هۆکار و فاکتەر و سەبەبێک لە پێشی بێ ئەبێ ئەم کەسە لە کەسابەت و لە ئیشکردندا نەبڕێ ئەگەر سەیری ژیانی سەحابەکانی پێغەمبەرکەی تەنانەت پێغەمبەری خواش عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەری خوا هیچ شەو ڕۆژێک نەبووە لە ئیش و کاردا ببڕێ جا ئیشەکان ئیشی دنیایی بوو یاخود قیامەتی پێغەمبەری خوا لە شەوانەدا ئەوەندە خەریکی جانیبی عیبادەت و پەرستش بووە قاچەکانی چۆنەڵێ حاڵەتێکی ناتەندروستی بەسەردا هاتووە و بە ڕۆژیش ئەمەندە خەریکی بەڕێکردنی جەنازە و خەریکی سەردانیکردنی نەخۆش و خەریکی تێپەڕکردنی مامەڵەی هاوڕێ و هاودۆستەکانی و ئەو کەسانی کەوا ئیماندار بوون لە دەوری پێغەمبەری خوادا پێغەمبەری خوا هیچ فەراغێکی نەبووە ئەگەر سەیری ژیانی عومەری کوڕی خەتاب بکەی قسەیەکی زۆر جوانی هەیە کە ئەم پیاوە مبارەکە ئەفەرمێ هەرچەندە تەمەنێکیشی کرده بوو لەگەڵەوەدا ئەفەرمونون شەوانە ئەم پیاوە شەو تا بەیانی خەریکی عیبادەت و پەرستشی ڕەب العیزە بوو سوبحانەهو وتەعالە و بە ڕۆژیش هەمیشە مەشغوڵی ژێر دەستەکانی و خەریکی کاروباری موسڵمانان بوو پرسیارێکی لێکەن ئەڵێن ئەی خەلیفەی ئیمانداران تۆ باشە بە شەو بۆ وا ئەکەیت و بە ڕۆژ بۆ وا ئەکەی تۆ بە ڕۆژ خۆتە کۆژی بە شەویش ئەوە بینی حاڵەکەتە فەرمووی وەڵامی من بۆ ئێوە یەک شتە ئەویش ئەوەیە تۆ سەیری ئەم وەڵامە جوانە وەڵاهی ئێمە پێویستمان زۆر بە ئەم وەڵامانە هەیە و لە سەروی ئەم وەڵامانەش پێویستمان بەکارکردن هەیە پێی فەرمووی ئەگەر عومەر بە ڕۆژ خافڵ بێ تەمبەڵ بێ ئیش نەکە ژێردەستەکانی ئەفەوتێ خۆزگا ئەم قسەیە لە بەردەم یاخود لە ماڵی هەرچی مەسئول و کاربەدەستی ناو موسڵمانان هەیە بنووسرایە خۆزگە هەرچی دەسەڵاتداری موسڵمان هەیە ئەم قسەی لەبەر چاو بووایە ئەم قسەی لە فکردا بووایە ئەگەر بە ڕۆژ عومەر خافڵ بێ و بێدەنگ بێ و تەمبەڵ بێ و لا نەکاتەوە بە هۆژ نەبێ ژێردەستەکانی ئەفەوتێ ئەمە جانیبی خەڵک فەرمووی ئەگەر بە شەویش عومەر تەمبەڵ و تەوەزەل بێ و خەریکی خەو بێ ئەوە عومەر خۆی دەفەوتێ تۆ سەیری ئەم قسە جوانەیە جا لە ڕاستیدا ئێمە ئەبێ هەمیشە چاو لە پێشەنگانی خۆمان بکەین باشە پێغەمبەرێک مەم شێوازە مامەڵەی کرد بێ
ئەو بەکرێکی سدیق بەم شێوازە مامەڵەی کرد بێ سێ خەلیفەی ڕێزداری مسلمانان بەم شێوازە مامەڵەیان کرد بێ ئەسحابەکانی پێغەمبەر و پێغەمبەرانی پێشتر ئاوا مامەڵەیان کرد بێ کەواتە لە ڕاستیدا ئێمەش ئەبێ مامەڵەیەکی جوان و تەندروستمانە بێ و چاو لە ئەوام بکەین چونکە ئێمە جوانترین قیادەمان هەیە جوانترین سەرکردەمان هەیە کە سەرکردەکانی ئێمەش پێغەمبەران و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسلام و سەحابە و خەلیفەکانی پێغەمبەری خۆی عەلەیهی مامۆستا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە چەندان فەرموودەی پیرۆزی خۆیدا پەنای بەخوا گرتووە لە تەمەڵی کەواتە تەمەڵی شتێکی لە ناوبەر و شتێکی خراپە بۆ مرۆڤ بە من بپرسم زیانەکانی تەمەڵی بۆ مرۆڤ چییە یا تەمەڵی چه زیانێ بۆ مرۆڤ بە وەکوڵێ بە هەدیە دێنێ بەڵێ تەمبەڵی لە ڕاستیدا یەکێکە لەو شتانەی کە ئینسان بە چۆکدا دێنێ و زاهیری و باتنی بەرەو فەوتاندن دەبە یەکێک لە ئەو هۆکارانی کە ئینسان بەرەو خەم و خەفەتێکی زۆر دەبە ناڕەحەتی ئەکا و دڵی پەست ئەکات و ناڕەحەتەکە بریتێ لە تەمبەڵی لە دەست بەتاڵی و هەروەها ژیانی دنیا و قیامەتیش لە ناشرینەکە و لە ناخۆشەکە آخر ناکرێ ئینسانی مسلمان بێ ئیماندار بێ بەخوا خوای مێرەبان ئەم هەموو مژدەیدا بێ لەسەر ئیش و کار لەگەڵەوەدا تەمبەڵ بێ آخر زۆر عیبە ئینسانی مسلمان دینەکەی دژی تەمبەڵی بێ و چۆن ئەڵی بڕگەیەک یاسایەک مادەیەکی تێدا نەبێ جێگای تەمبەڵی ببێتەوە بەڵام ئێمە لە ژیانماندا چەندی فەراغمان هەبێ بۆ تەمبەڵی و لەگەڵ ئەوەشدا ئەبێ ئێمە وها لە تەمبەڵی کەین هەمیشە لێمان دوور بێ من ئەمێ خوشک و براکانم بزانن کە هیچ کەسێک مای شانازینێکەوە دەوڵەمەندە و هیچ کەسێکیش مای شەرمەزارینێکەوە فەقیرە ئیسلام دژی فەقیریە بەڵام لەگەڵ فەقیریە یعنی چی یعنی هۆکارەکانی بنبڕکردنی فەقیری لێ دەگرێ و ڕێگای فەقیربوونیش لێ دەگرێ بەڵام ئەگەر هاتوو بە قودرەتی خوا و بە قەزا و قەدەری ڕەب العیزە تۆ ژیانت وا دیاریکرا و لە چینی فەقیرەکان بێ ئەو کاتە ئیسلام دۆستە هاودەمتە زەکاتت بۆ دائانێ سەرفرزەت بۆ دائانێ سەدەقەت بۆ دائانێ دەستت ئەگرێ بەیت المالت بۆ دائانێ و لەگەڵەوەدا ئینسانی مسلمان نابێ هەمیشە تەمبەڵ بێ ئەگەر ئەم مسلمانە لە کارێکیشدا سەر نەکەوێ ئەشێ مامەڵەکردنی لەگەڵ ئەو کارە جوان نەبوو بێ یان هۆکارە تەندروستەکانی نەگرتە بێ لە کارێکا سەر نەکەوتی چەند جارێک ئەشێ کارەکەت بگۆڕی بەڵام ئینسانی مسلمان کەوازی لە کارکردن هێنا دڵنیا بە جانیبی عیبادەتەکەشی ئەفەوتێ بۆ لەبەرەوەی خۆتۆ لە شەو ڕۆژێکدا وەکو فەرز هەر ئەتوانی 5,000 نوێشکەی هەر ئەوەندە ئەتوانی لە شەو ڕۆژێکدا ڕەنگە بتوانی جوزێ بخوێنی ڕەنگە بتوانی 2 جوز قورئان بخوێنی ئەی دوای چی ئەەکەی دوای شەیطان سەرت لێدە دوای خەم و خەفەت سەرت لێدە بۆیە زانای پایەبەرزی ئەم ئومەتی ئیسلامە ئیبن قەییم کەوا تەلەبەی ئیبن تەیمیەیە خوالی خۆش بێت و ئەفەرمێ چەند خاڵێکی هەیە بۆ دڵپەستی و دڵ ناخۆشی و هەروەها حوزنی ئینسان ئەفەرمێ گەورەترین هۆکارێکەوە ئینسان تەمبەڵکە یاخود ناڕەحەتیکە و پەست و بێتاقەتیکە و خەم و خەفەت سەری لێ بدە بریتێ لە دەست بەتاڵی لە تەمبەڵی کە تۆ تەمبەڵ بووی ئەو کاتە لە خۆت بێزارەبی لە ماڵ و مناڵت بێزارەبی لە چواردەورت بێزارەبی خێزانە داوای پارت لێ بکا سەیری گیرفانتەکەی پێدانی شەیتانیش زەفەرت پێ ئەکید شەیتانیش زەفەرت پێ ئێوا بۆ چەندین کار و تاوانی خراپ جا لەبەرەوە ئەگەر تۆ تەمبەڵ بوو یاخود کەسابەتن نەکرد خێزان لێ داوای پارە لێ ئەکا مناڵ لێ داوای پارە لێ ئەکا ڕەنگە مسلمانێک ویستی بە یارمەتی بێ داوای پارە لێ ئەکا ئەو کاتە تۆ سەیری گیرفانی خۆ دەکەی هیچ بەدەستەوە سفری تایە کاتە کوردیش جوانی فەرمووکە فەرمێ شەڕ لە بەتاڵی باش شەڕ لە بەتاڵی باشترە یاخود دەڵێ دەستی مادوو هەمیشە لەسەر سکی تێرە ئەم قسانە بەڕاستی ئەسلی مۆزوعەکانمان بۆ ئەخوێنێتەوە شەڕ لە بەتاڵی خۆ شەڕ باش نییە ئللا شەڕی لەبەر خوارەوێ بەڵام بەتاڵی سەرچاوی هەموو فەساد و بەتاڵی سەرچاوی هەموو فیتنە و فەساد و شەڕەکانە ئەگەر تۆ شەڕت کرد ڕەنگە ئەم شەڕ بێتە هۆی بە ئاگابوونەوەی تۆ ڕەنگە تۆ بەهۆی سۆڵح و سۆرنڵی سەردانی ئەو سەردانی ئەو تۆزێک فعالی و کارابوون بۆ جوزێ بەڵام ئەگەر نەتکرد ئەو کاتە تۆ زیاتر تەمبەڵەبی ئەو کاتە ڕەنگە زیاتر پەرتەوازەی ڕوو لە تۆکە بۆیە ئەم دوو قسەی کەوتمانە پەنی پێشینان جا پەنی پێشینان زۆر جوان پەنی پێشینان دابەژن بەسەر دوو بەشەوە بەشێکیان موافقی شەرعە و بەشێکیان پێچەوانی شەرع و ئەوەی کە وازاریوی شەرعەکەیەوە چۆن دەڵێ لەگەڵ شەرعەکە گرێتەوە ئەم دوو قسەی کەوا کردمان شەڕ لە بەتاڵی باشترە لە ڕاستیدا شەڕ لە بەتاڵی باشترە بۆ لەبەروی جانیبی قیامەت و دنیاکە دەفۆتی بەڵێ زۆر باشە مامۆستا کەواتە لەو نمونەی کە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ ئەو پیاوە جوان تێگەیشتووە لە ئیسلام گەنجێک دەبینێ بەردەوام خەریکی عیبادەت و نوێژە و مزگەوتی کردوتە مەنزڵی خۆی
کە لێ ئەپرسێت تۆ بەچی ئەژی کێ بەخێو دەکا فەمە من ئەو کوڕەکە لێ من برایەکم هەیە خەریکی دارهێنان و پاچە کۆڵی مێ و ئاودانی باخۆ ئەم شتانەیە من ئەو من بەخێوە کا منیش بەس بیرم لای قیامەت و خوای خۆمە هەتا فەرمووی ئیمامی عومەر دوو قامچیشی لێدا فەمە جارێکی تنێیتەوە بە مزگەوتی پێغەمبەری خوا چونکە ئێرە خەڵوەتگەی پیری و شوێنی تەمەڵ و خەڵکی ئیهمال نییە ئیسلام چۆن ڕوبەڕووی ئەو کەسانە دەبێتەوە کە وەکو ئەڵێ ئیهمالن تەمەڵن لاسارن و ئیش ناکەن ئیسلام وەکو عەرزم کردی بە هیچ شێوازێک لەگەڵ تەمبەڵی و بە ئیشی نییە و یەکێک لە ئەو چین و تاقمانی کەوا پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام دیاری کردووە کە ئەهلی دۆزەخن ئەفەرمێ کەسانێکن کەوا ئەم کەسانە ئیش ناکەن کەسابەت ناکەن هەوڵ نادەن ماڵ و مناڵ پێکەوە بنێن هەمیشە بە دوای خەڵکەون واتە ڕۆژێک لەگەڵ ئەمایە ڕۆژێک لەگەڵ ئەوایە ڕۆژێک پیاوکوژی ئەو ڕۆژێک دیفاع لەوەکە ڕۆژێک پاسەوانی لەوەکە ڕۆژێک چۆنەڵی بانگەشە بۆ ئەم لایەن و بۆ ئەم جۆرە ئەشخاصانە ئەەکە یعنی یەکێک لە ئەو کەسانێک ئەچێتە ناو دۆزەخەوە ئەم چینەیە پێغەمبەر دیاری کردو عەلەیهی سەڵات وسەلام کەسێک تەمبەڵ ناچی بەلای ئیشەوە ماڵ و مناڵ پێکەوە نانێ هەوڵ نادا مەعیشەتێکی جوانی هەبێ هەمیشە پیاوی خەڵکە ئەم کەسانی کە ئەمە سیفەتیان بێ لە ڕاستیدا سیفەتی ئینسانی مسلمان وان نییە بۆیە ئینسانی مسلمان ئەبێ هەمیشە جانیبە عیبادەتەکەی بە قووت بێ و ئەو جانیبانشی کەوە عیبادەتن لەسەر زەویندا ئەبێ ئەمیشی بە قووت بێ ناکرێت تۆ هەمیشە لە مزگەوت تابی بەڵام تۆ ماڵ و مناڵەکەت محتاج بێ ئەمە ئیشێکی زۆر خراپە لە کاتێکا تۆ ماڵ و مناڵەکەت محتاجە وەڵاهی ئیشەکە ڕەنگە زۆر لە نوێژەکەت باشتر بێ نوێژەکە یەک نەفەر پێچێتە بەهەشتەوە کە ئەویش خۆتی ئەگەر خوا قبوڵیکە بەڵام ئیش و کەسابەت و پارەکەت چەند کەسێک لە مەینەتی ئەم ژیانە ڕزگاریانە بێ خۆت مناڵت و هەروەها خێزانت وهەروە ئەو کەسانی کەوا لەسەر سفرەی تۆ نەفەقەیانە دێ بۆیە ئینسانی مسلمان هەمیشە نابێ سیفەتی وابێ لە مزگەوت بکەوێ خوای میهرەبان ئاگادارمانەکاتەوە ئەگەر ئێوە نوێژتان کرد فەنتەشیروا فی الئەرض بەسەر زەویدا بڵاو ببنەوە ئیتر واز بهێنن کاتی جومعە و نوێژ نەماوە کاتی نوێژ کاتێکی دیاریکرا بوو نوێژەکەتان ئەنجامدا بڕۆنتەوە کول خەنە سەر خوا کە سەیرەکەی ئەچیتە ناو مزگەوتەوە داوای ڕەحمەتی خواکەی کە دەیتە دەرەوە داوای فەزلی خواکەی بۆ مزگەوت مەقام و مەکانێکە کە هۆکارە بۆ دەستخستنی ڕەحمەتی خوا بەڵام چوونە دەرەوە فەزڵە ئەبێ ئینسان کە چوە دەرەوە داوای فەزڵکە جا ئەم فەزڵانەش هاوشۆرن یەکێک لە ئەو جۆران فەزڵەکان کە ئەوەی ئینسان کەسابەتێکی باش ڕزقێکی باشی دەستکەوێت بۆ ئینسانی مسلمان نابێ هەر نوێشکە والله هەر مسلمانێک بەس نوێشکە و قورئان بخوێنێ خەڵک بەخێویکە چۆنەڵی یانەوە تا لە دنیا تێنەگەیشتووە یانەوە تا لە دینەکەی تێنەگەیشتووە ئەگەر لە دنیا تێگەیشتە بێ دنیا دنیاداری دەوێ بەرەو پێشچوونی دەوێ بۆ دنیا ئەگەر لە دینیش تێگەیشتە بێ دین ئەمر پێ ئەکاکەواتەوە هەم عیبادەت دواتە نوێژەکان بکەیت و هەروەها هەوڵ بدەیت کەسابەتیش ئەنجام بدەیت بۆ ئەوەی کە بەڕاستی چاوبەرژێری خەڵکی نەیە بۆیە ئەو مسلمانێکە لە مزگەوت نوێژەکە و نەفەقەی ئەکێشێ خەڵک زۆر ئەو مسلمانە باشتر لە ئەم پیاوەی کەوا بەس لە مزگەوت تا قورئانەکە و تەدریس دەکا و چی ئەکا مسلمانێکی ترێ نوێژەکانیشی ئەکا و ڕەنگە لە شەو ڕۆژگای دوو فەزیش لە مزگەوتە ئامادە بێ بەڵام بەهۆی ئیش و کارەکەی بۆی ناکرێ ئەو ئیشی ئەو زۆر باشتر لە ئەم ئیشێکەوە ئەم مسلمانە هەمیشە لە مزگەوتەدا زۆر باشە مامۆستا تێگەیشتێکی هەڵە هەیە بە تایبەت لە نێو مسلمانانە کە پێی وایە کە ڕزق و ڕۆزی خوا دیاری کردووە و ئەم پێویستە پاڵ بداتەوە نەچێ بە دوای ئیش و کار و کەسابەتە وەکوڵێ پاڵدانەوە وای لێ کردووە کە پێی وایە ڕزق و ڕۆزی کە لەلایەن خواوە دیاری کراوە ئیدی ئەم لە ماڵەوە دانیشێ ڕزق و ڕۆزیەکەی بۆ دێ لە کاتێکا کورد ئەڵێ چۆلەکە ئەگە ماندووبوونی باڵەکانی خۆی نەبێ و لە هێلانە دەرنەچێەوە لە هێلانەکە سەر دەنێتەوە و دەمرێ چۆن ئەم تێگەیشتنە ڕاست بکەینەوە قوربان جان لە مەسەلەی ڕزقا ئینسانی مسلمان ئەبێ تێگەشتێکی قوڵ و کامل شاملی هەبێ ئێمە ئەکیدین و دڵنیاین خوای میهرەبان ڕزقی بۆ دیاری کردووی و ئەبێ یەقینیشمان لەسەر ئەوە هەبێت تەوەکولیشمان لەسەر خوا بێ هەر ئەو ڕزقی خوا بۆی دیاریکردنی هەر ئەوەشمان پێەکە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ ئێمە دابنیشین بۆ ئەوەی ڕزقەکە بێتە ماڵەوە ئێمە تاوەکو هەوڵ نەدەین زەمینە سازی نەڕەخسێنین لە ماڵی خۆمان نەچین بەدەم ئیشەکەی خۆمانەوە دڵنیا بە چەند ساڵی تردا بنیشی ئینسانێک فلز نایەتە ژیرفانی و ئەبێ سەبەبەکان هۆکارەکان بگریتە دەست تەنانەت بەهەشتیش تەنانەت ئیمانهێنان بەخواش تەنانەت دۆزەخیش تەنانەت پردی سڵاتیش ئەمانە ئەبێ هەموو هۆکارەکان بگریتە بەست باشە تۆ یعنی یەکسەر ڕاستە و خۆچیتە ناو بەهەشتەوە یعنی ئێمە یەکسەر ڕاستە خۆخوا بە ئیماندار قوبوڵمانەکە باشە ئێمە یعنی خوای میهرەبان یەکسەر لە دۆزەخەمان پارێزێ یەکسەر لەسەر پردی سڵات نەجاتمانەدا نەخێر
هیچ کاتێک ئەو کاتی ئێمە هۆکارەکان بگرینە دەست سەبەبەکان بگرینە دەست هەرخوای میهرەبانە لە قوڕاندا کە داوامان لێ کە ئێمە وەبتەغوا الوەسیلە هۆکارەکان وەسیلەکان بگرینە دەست یعنی ئێمە ئەگەر بمانەوێ پارە و دینار و دینارمان دەستکەوێ لە ڕاستیدا بێ هەوڵی بۆ بدەین هیچ کەسێک بۆی نایەتە ماڵەکەی خۆیەوە و هەر کەسێکی جوابیت کاتەوە لە ڕاستیدا لە ڕزق باش تێ نەگەیشتووە ئێمە یەقینمان هەیە خوا دیاری کردووە یەقینیشمان هەیە خوای میهرەبان ڕزقمان پێ ئەدا بەڵام ئەبێ خۆمان هۆکار و سەبەبەکان بگرینە دەست بەخوا برای تەکسی هەتاوەکو سیچەکەی نەژێڕێت و نەچێ بەرەم ئیشەکەیەوە دینارێکی دەست ناکەوێت بەخوا برایەکەوە عامیل و کرێکار بێ هەتاوەکو نەچێ بەدەم ئیش و کەسابەتەکەیەوە بەخوا برا نەتیجەیەک دەست نادا مامۆستایەک دکتۆرێک پزیشکێک مهندیسێک هەر چینێک لە ناوچینەکانی کۆمەلگادا هەتاوەکو نەچێتە دەم ئیشەکەی خۆیەوە قەناعەتکەی چی دەست ناکەوێت با یەک نمونەی بچووک پار و پارویە قوتێک پارویە کە بیخەیتە ناو دەمتەوە ئەم پارۆ هەتاوەکو نەیجویت هەتاوەکو وردی نەکەی هەزمی نەکەی ناچێتە ناو مەعیدەتەوە ناباشە پارویەکی بچووک لەو شوێنە نزیکەکەوە لە زبانە بچووک نزیکە و خەریکە داخلی ناو مەعیدە بێ هەتاوەکو ئەم هۆکارە نەکەی ناچێ ئەی باشە چۆن ڕزقێکی گەورە یاخود دەستکەوتنی ئەم هەموو سامان و پارە و دینارە بۆ ماڵ و مناڵ یاخود بۆ خۆت ئایا بە هەوەنتە و بەگاڵتە دەزەکەوێت بۆیە ئینسانەوی بەڕاستی لەسەروی کەواتی ئێگا کە ڕزق لە لای خوای و ئیشی خوای میهرەبان دیاری کردووە بەڵام ئەبێ ئێمە هۆکارەکان بگرینە دەست ئەگەر نەیگرینە دەست لە ڕاستی لە ئێمە لە قەزای خوا باش تێ نەگەیشتوین لە ڕوبوبێتی ڕەب العیزە باش تێ نەگەیشتوین زۆر باش مامۆستا باز لە سوودی کارکردن مرۆڤ لە کارکردنیدا چه سوودێکی چنگ دەکەوێت کۆمەڵگە چۆن لە ئەنجامی کارکردنی تاکەکانیەوە سوودمەند دەبێت و بەرەو پێشە چێ دەگەشێتەوە بەڵ سوودەکانی ئیشکردن ئەم کەسێکە عیزەتی ئەبێ چاوی لە دەستی کەس نابێ هەمیشە دەستفراوان و دڵفراوانە بۆ لەبەرەوەی چۆنەڵی غەزنە و یاخود چۆنەڵی شتێکی دیاریکراوی هەیە دڵی پێی خۆش و هەروەها لە جانیبی کۆمەلگاوە کۆمەلگایەکی فاشیل دەرناچێ ئەگەر ئەم کەسێکی ئیشکەر بێ ئەگەر ئەم کەسە لە ناو کۆمەلگادا یاخود تاکەکانی ناو کۆمەلگا ئەگەر فعال و ئیشکەر و چالاک بن هەمیشە خەڵکانێکی باش دەبن و کۆمەلگایەکی سەرکەوتووە بێ ئەگەر دیقەت بگری لەو کۆمەلگا پێشکەوتوانە و لەگەڵ ئەو کۆمەلگا پاشکەوتوانی کە ئیمڕۆ لە جیهانی خۆماندا و لەم سەرزەمینەدا هەیە ئایا هۆکار چی ئەم چینە پێشکەوتووە هۆکار چی ئەم چینە دواکەوتووە هیچیان چۆنەڵی بە هەوەنتە و بەگاڵتە ئەم پێشکەوتون دواکەوتنیان دەست نەکەوتو ئیلا بە هەوڵ بەکار و کردەوەیە بۆیە ئینسانی موسڵمان ئەگەر خاوەن ئیش بوو خاوەن کەسابەت بوو وەکو کوردەواری ئەڵە ئیلا منەتباری خۆ ئابێ جا کەسێکیش ئیلا منەتی لەخوا بێ لەسەر ئەم زەمینەدا باشترین کەسێ سەربەرزترین کەسێ و عەفافترین کەسێک و باشترین کەسێکە بێ ئینسانی موسڵمان کە ئیشی کرد منەتباری هیچ کەسە نابێ ئیلا ئیخوانە بێ بۆیە زۆر جوانە لە ڕاستیدا ئێمە بەس منەتباری خوا بین منەتباری فڵان و براگەورە و دۆست و ئەحباب و خۆشەویست و هاوڕێ نەبین چونکە ئێمە دەستەکانی خۆمان فریامانەکەوێت ڕەنگە هاوڕێکەمان ڕەنگە دۆستەکەمان ڕەنگە دراوسێکەمان جارێک فریامانکەوێت ڕەنگە دووجار فریامانکەوێت ئەگەر زانی ئێمە تەمبەڵ و تەوەزەلین بەخوا ئیش پێ نادا حەقی خۆشێتی کە پێ نەدا بۆچی لەبەرەوەی تۆ خاوەن لاشەیە خاوەن جسمێک خاوەن تەمەنێ خاوەن چۆنەڵی حرەکە و جموجۆڵێکی باش معقول نیە و مانایتیان نامێنێتەوە تۆ خەریکی ئیشێک نابی بۆیە ئینسانی موسڵمان کە ئیشی کرد هەمیشە سەربەرزە هەمیشە سەرفرازە هەمیشە براوەیە هەم لە دنیا هەم لە قیامەتدا بەخوا وەکو وتم ئەوەی ئیش نەکە هەم لە دنیادا فاسیدە چاوبەرە ژێرە هەمیشە نەفسیەتێکی نزمی هەیە هەمیشە دەستێکی نزمی هەیە هەمیشە پەروەردەکەرێکی فاشی دەبۆ مناڵەکانی و هەمیشە چۆنەڵی دەرهاویشتەیەکی خراپی دەبێ و بۆ کۆمەلگاش لە ڕاستیدا نەتیجەیەکی خراپی دەبێ بەڵام ئەوەی کە بە پێچەوانە ئیشکەر بێ کە سابەرکار بێ هەوڵ بدا ڕزق و ڕۆزی پەیدا بکە لە ڕاستیدا کەسێکی زۆر باشە بێ هەم لە دنیادا و هەم لە قیامەتیشدا لای خوا ڕسوولیش بێ لە لای لە ئێستاە کۆتا پرسیارم لە ئێستاە هەرێمی کوردستان بە قەیرانێکی سەختی ئابووری و داراییە تێپەڕێ کارکردن لەم قەیرانەدا کرێکار لەم قەیرانەدا مرۆڤ چۆن بتوانێت لەم قەیرانەدا سەربەرزانە بژی زۆر بەلایەوە ئاساییە کاتێک کە موچەی نەماوە شیرازەی خێزانەکەی نەپسێنێ بۆ منە دەست بۆ ئیشی خراپ و نابەجێ نەبات بۆ من دەست بە پشتێنی کەسی نامەردانەکە زۆر بەلایەوە ئاساییە بڕوە پاڵ بە عەربانەیەوەکەوە بنێ میوەیە بفرۆشێ بڕوا کرێکاری بکە لەم قەیرانەدا مرۆڤ چۆن پشت بەهێز و بازووی خۆی ببەستێ و وەکوڵێت چاو لە دەستی نامرد نەکە بەڵ بەداخەوە ئەم قەیرانی کە ئێمڕۆ
ڕووی ئەم کۆمەلگای کوردەواری ئێمە گرتوێتەوە کە لە ڕاستیدا قەیرانێکی ناجۆرە و قەیرانێکە بەدەیان فاکتەر و هۆکار و دەستی ڕەشی ناشرینی لە پشتە ومێرێکی خۆی مێرەبان ئەم قەیرانە لەسەر هەموو لایەکمان لا بەرێ و بە تایبەتی ئەم کوردستان و کۆی موسڵمانان لە هەر شوێنێکی ئەم جیهانەدا هەبن. ئینسانی موسڵمان کەسی سەرکەوتوو لەم ژیانەدا ئەگەر لە خاڵێکدا سەر نەکەوت دەست بۆ خاڵێکی ترەبە. ئەگەر لە پەیڕەوکردن و جێبەجێکردنی پلانێک یاخود نەخشەیەک لەو نەخشانی خۆی دایناوە سەر نەکەوت ئەبێت دەست بۆ بەرنامەیەکی تر بەرێ. نمونەیەک بڵێم بۆ برای خۆم کەسێکەوە مەعاشخۆرە مەعاشێکی زۆری هەبوو لەم ماوەی ڕابردوودا کە ڕۆیشتووە ئێستاکە بەم شێوازە داری نادە دەستی ناکەوێت و مەعیدەشی وا فراوان بووە بەم شتەکەمەدا چۆنەڵی قایل نابێت یاخو ماڵ مناڵەکەی وا فێر کردووە بەم شتەکەمە ڕازی نابن. ئەبێ ئینسانی موسڵمان ئەگەر ئەم خاڵە تەنازولی هێنا خاڵێکی تر بێنێتە پێشەوە. یعنی زۆر گەورەیە ئەگەر برایەک مەعاشخۆرە دەوامێک ڕسمیاتێکی هەیە مەعاشەکەی بەشی ناکە قەیران ڕووی تێکردووە ئەکرێ ئیشێکی تر بخاتە دەستەوە ئەکرێت لە جانیبێکی ترەوە ئیشەکانی دەستخە. ئینسانی موسڵمان بڵێ هیچ ئیشێک نەماوە و ناتوانین ئێستا ڕەنگە زۆر موسڵمان هەوە بێ بڵێ مامۆستا ڕەنگە لە حاڵەتێکدا قسە بکە ئێمە لەناو خەڵکە ئاژین و ئاگاشمان لە ژیانی خەڵکەیە ڕەنگە قورسترین کەسێکیش کە باجی ئەم قەیرانە ئەدامە وەسایانی ئاینی بن چونکە سەرچەمی چینەکانی تر بە ئەندازی خۆیان مزەهارە و خۆپیشاندان و کۆمەڵە بابەتیان هەبوو بەڵام کەمێک لە مامۆستایانی ئاینی ئەم زۆرە بابەتەشیان هەبووە وەکو شخصیات و وەکو کاری بانگەواز و وەکو کاری قیامەتەکەی خۆیان. جارەبەرە براکەی من ئینسانی موسڵمان ئەگەر لەم جانیبەشەوە دەستی ببەستێ ڕزق و ڕۆزی لێ زەوت بکرێ و لێ بسێنرێ بە دەستێکی نادیار و دەستێکی ڕەش لەم لاوە ئەبێ بەڕاستی لە ڕزقی خوا نائومێن نەبێ. ئەگەر سەیری مناڵکەین مناڵ لە ناوسکی دایکی و ڕەحمی دایکیە یەک سەرچاوە هەیە بۆ ڕزقی کە ئەمیش لە ڕێ ئەم بۆری و ناوکەکەیەوەیەتی. لە دوای ئەوی کەوا دێتە دەرەوە دێتە ژیانێکی بڕێ گەورەتر دوو هۆکارەیە کە ئەویش دوو مەمکەی دایکێتی. لە دوای ئەوی کەوا گەورەتر ئەبێ بە هەزاران و بەدەیان یاخود هەموو هۆکارەکان هۆکاری منە بەڵام ئەگەر شەرعی بێ و ئەگەر حەڵاڵ بێ. کەواتە ئینسانی موسڵمانیش ئەگەر لە جانیبێکەوە ڕزقی ژیرا و لە جانیبێکەوە دەستی ژیرا و لە جانیبێکەوە لە ڕێگایەکەوە معاشی پێنەردا و معاشەکەیان لێسەند و کەمیان کرد و قەسیان کرد و لێیان کورد کردەوە ئەبێ لە ڕاستی دەست بەرێ بۆ شتێکی تر نابێت تەمبەڵ بێ نابێتەوە زول بێ با ماگی 500 دەست نەکەوێت 400 بێ با 400 نەبێ کەمتر بێ لەو کاتەشدا بێ ئینسانی موسڵمانیش قەناعەتی بێ ئەگەر قەناعەت نەبوو لەسەر بەحرێکی زۆر گەورەی زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سیروان مەحموود مامۆستای زۆر سپاس. بینەرانی بەڕێز هەر لەبارەی فەزلی کارکردن و ئاوەدانکردنەوەی زەوی مامۆستا مەسعود محەممەد ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێن لە گوندی چنارۆک بووین مەلای گەورەی کۆیە کە باوکێتی 20 فەقیه هەبوو و ئەو هەموو میوان و کە سوکارەی بە دەورەوە بوو زۆر وەزعیشی نالەبار بوو. ئەڵێ نورەدینی مامم واتە برای مەلای گەورەی کۆیە پێشنیاری ئەوەی بۆ کردکەوە داوا لە مەلیک فەیسەڵی عێراق بکاکەوە فەزل و ڕێزێکی گەورەی هەیە لای مەلیک فەیسەڵ مەعاشێک مانگانەیەکی بۆ ببڕێتەوە و ئیدی با لەم فەقیری و نەبوونیە ڕزگارمان بێ. ئەڵێ مەلای گەورەی کۆیە زۆری پێ ناخۆش بوو فەرمووی وەڵڵا وەبیلا وەتەڵڵاهی کە بە دارعەساکەی دەستم ئاو بۆ بنی درەختێک ڕادەکێشم لام خۆشەویستە لە هەرچی سەروەت و سامان و عەرش و دەسەڵاتی مەلیک و هەموو مەلیکەکانی دنیا هەیە لای من ئەوە خۆشەویسترە. زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێز و خۆشەویست کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی باس و خواز بوون تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ.